بەڵێ بەڕێزان سەبارەت بە پرسی نوێی پێکهێنانی حکوومەتی عراقی کە دوای کشانەوەی سەدر ئێستا زۆرنەی پەرلەمانی لە دەست چوارچێوەی هەماهەنگیە وەکەی و چۆن بەچ شێوازێک دەوێت حکوومەتی نوێی عراقی پێک بهێنێت بۆ ئەم پرسە گفتوگۆی لەگەڵ بەڕێز ڕیاز و حێری چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزان لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز ڕیاز سڵاوت لێبێت، چوارچێوەی هەماهەنگی کەی و بەچ شێوەیەک دەتوانێت حکوومەت پێک بهێنێت، بەتەنیا دەتوانێت بەبێ پێکهێنانی هاوپەیمانەتی حکوومەت پێک بهێنێت؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24. لە ڕاستیدا کشانەوەی یاخۆ دەستەکە کەشانەوەی ئەندامانی ڕەوتی سەدر دۆخی سیاسی لە عراق لەرزاندووە بەڕاستی بەگشتی تەنانەت دۆخی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیشی تێکداوە، ئەوانەی کە پێدەگوترێ هاوپەیمانی سێ قۆڵیش لە هەمان کاتدا، بەڵام بە کۆبوونەوەی ئەم دوایەی پەرلەمان کە کۆبوونەوەیکی نائاسایی بوو بۆ چەند خواردنی پەرلەمانتارانی جێگرەوە، ئێستا دۆخی سیاسی جارێکی دیکە شێوەیەکی دیکە وەگوتەوە هاتۆتە سەرەتا، بە تایبەت ئێستا چوارچێوەی هەماهەنگی ئێستا دەتوانین بڵێن 130 کورسی هەیە. ئێستا چوارچێوەی هەماهەنگی چەندین لایەنی دیکەشیان لەگەڵە، لە هەمان کاتدا چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت کەوا ڕاوێژی چڕ و گفتوگۆی چڕ لەگەڵ لایەنەکانی دیکە ئەنجامدا، لەگەڵ لایەنەکانی هاوپەیمانی سێ قۆڵی بە تایبەت ڕەوتی سەدر و بە تایبەت ڕەوتی سەدر کە ئاماژەی بەوە کرد کە بۆ ئەوەی کەوا پێویستە جۆرێک گفتوگۆیەک هەبێت، گفتوگۆ و ڕاوێژێک هەبێت لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیش. بۆیە پێمان وایە لەم چەند ڕۆژەی داهاتوودا پەیوەندی چڕ و پڕ دەبێت لە نێوان لایەنەکاندا، لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و پارتی دموکراتی کوردستان و لایەنە کوردستانیەکان، چونکە پارتی دموکراتی کوردستان کە براوەی یەکەمە لە ئەسەر ئاستی هەرێمی کوردستان دەکا 31 کورسی بەدەستهێناوە، کاراکتەرێکی زۆر گرنگی پرۆسەی سیاسیە، ڕۆڵێکی کاریگەر دەبینێت، بۆیە گفتوگۆ لەگەڵ پارتی دەبێت لەسەر ئاستێکی باڵا بۆ ئەوەی کەوا بتواندرێت حکوومەتی داهاتووی عراق پێک بهێندرێت و جۆرێک لە سازانی هەبێت لەسەر پێکهێنانی حکوومەتدا بۆ ئەوەی وڵات بگەینێتە ئاراستەیەکی ڕاست و دروست. بڵێ کەواتە باسی ئەم هاوپەیمانەتت کرد کە پێشتر هەبوو و ئێستا دوای کشانەوەی سەدر ئەمە هاوپەیمانەتیان نەماوە، دەمەوێت ئەوەت لێ بپرسم چوارچێوەی هەماهەنگی چ دەکات، هاوپەیمانەتی لەگەڵ چێ دەکات بۆ ئەوەی کە دەڵێت حکوومەتێکی باش پێک دەهێنم؟ سەبارەت بەمە وەکو چاودێرەی سیاسی پێت وایە کە هاوپەیمانەتی داهاتوو چۆن دەبێت بۆ بەڕێوەبردننی حکوومەتی نوێی عراقی؟ پێم وایە کە دوای کشانەوەی فراکسیۆنی سەدرەکان لە پەرلەمانی عراق نەخشەی سیاسی لە پەرلەمانی عراق گۆڕانکاریان بەسەردا هاتووە کە پێشتر لەسەر گفتوگۆی لەبارەوە کراوە. چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت کەوە لەگەڵ تەواوی هاوبەشانی سیاسی حکوومەت پێک بهێنێت لەگەڵ لایەنە کوردستانەکان و هاوپەیمانی سیادە و تەنانەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەیەوێت ئەویش بەشدار بێت و لەگەڵ حکوومەتدا تەنانەت سەربەخۆکانیش بەواتای ئەوە کە حکوومەتێکی گشتگیر لە عراقدا پێک بهێندرێت بەسەر بەخۆکانیشەوە. پێمان وایە کەوا کارنامەیەکی دیاریکراو هەیە لە یەکێک لە دەستپێشخەریەکاندا هاتووە کە پێمان وانیەکەوە کارنامەیەکی ئەوتۆجیا ڕەنگە دیدگاکان جیاواز بن، بەڵام کارنامەکان جیاواز نابێن ئەگەر هاتوو کارنامەیەکی هاوبەشە بێت بۆ گۆڕانکاریەکان کە لە پرۆسەی سیاسی ڕوویاندا بە کشانەوەی ڕەوتی سەدر. ئێستا کە فاکتەری کات زۆر گرنگە بۆ ئەوەی کەوە حکوومەت بتوانرێ پێک بهێندرێ کە هەرچی ئەم حکوومەتە دەبێت حکوومەتێکی خزمەتگوزاری بێت، حکوومەتێک بێتکەوە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی عراق بکات، چونکە عراق ڕوبەرووی چەندین کێشە بۆتەوە، بابەتی بنزین گرانی تەنان لە هەموو ناوچەکانی عراقدا. بۆیە چارەسەرکردنی ئەم کێشانە پەخستنی پرۆژەکان پێویستە لە کاری لە پێشینەی حکوومەت بێت کە چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت لەگەڵ هاوبەشەکانی سیاسی پێک بهێنێت، ئەویش بچی بە پێکهێنانی هاوپەیمانی نوێ لەگەڵ لایەنەکانی دیکە، لەگەڵ سیادە، لەگەڵ پارتی، لەگەڵ لایەنەکانی دیکە، چونکە حکوومەتێک بێت حکوومەتێک بتوانێت کە ڕوبەڕووی ئەو ئاستەنگانە بێتەوە لە 4 ساڵی داهاتوودا. باشە ئەی سەبارەت بۆی ئەگەر بێت و سەدر کە لە نێو ئەگەر هاوپەیمانەتێکە نەبێت
یان حکوومەتی داهاتوو پێک بهێنرێت لایەنگرانی سەدر ناڕژێنەوە سەر شەقام گرفت بۆ عێراق دروست نابێت سەبارەت بەمە چ خوێندنەوەیەکت هەیەەوە وەکو چاودێرەشی سیاسی. بەڵێ ئێستا دۆخەکە ناتوانین بڵێن خۆپشاندان دەبێت پێمان وایەکەوە ئێستا دۆخەکە تەمومژاویە بۆ ڕوتی سەدر و بۆ هەڵوەسی ڕوتی سەدر ئایا چی دەکات لە قۆناغی داهاتوودا ئایا خۆپشاندان دەکاتەوە یاخود ئەوە گفتوگۆی دەبێت لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بۆ ئەوەی کەەوە هەندێک لە پۆستی وەزارەتی وەربگرێت بەبێ ئەوەی کەەوە لە پەرلەمان بوونیدا هەبێت ڕەنگە ئەمە ڕووبدات بەڕاستی ئەمە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی باسییان لەوە کردووە کە ڕەنگە هەندێک وەزارەت بە ڕوتی سەدر بدرێت ئەگەر چی ڕوتی سەدر لە پەرلەمانیش کشاوەتەوە بۆیە بۆ ئەوەی کەەوە خۆپشاندان لە شەقامدا دروست نەبێتەوە چونکە ڕوتی سەدر بنکەیەکی جەماوەری زۆری هەیە گەرچی لە پەرلەمانیش دەبێت چونکە ڕەنگە لەو کاتەدا ساڵێکێکی کارا بێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا بۆ ئەوەی کەەوە عێراق لە خۆپشاندانی داهاتوو دوور بخرێتەوە کە ڕەنگە ئاڵوزەی و گرژی تێ بکرێتەوە کە ڕەنگە ئەمە بێتە بربەست بۆ پێکەنانی حکوومەت بابەتی خۆپشاندانەکە. باشە بەڕێز ڕیاس دیارترین ئەو سنیاریۆ و ئەو هاوپەیمانەتی کە لە شەقامی عێراقیەوە لە مەجلیسی سیاسیەوە گفتوگۆ باسی لێوە دەکرێت دەکرێت ئەگەر بێگومان زانیاری هەیە سەبارەت بەمە کە چییە؟ هەروەکو چۆن باسم کرد ڕاوێژ هەیە ئێستا ڕاوێژ هەیە لە نێوەلایەنەکاندا دەیانەوێت کە حکوومەت پێک بهێنن پێمان وایە ناکرێت ڕوتی سەدر بە شێوەیەکی کۆتایی دوور بخرێتەوە ڕەنگە شاندێک لەلایەن چوارچێوەی هەماهەنگی سەردانی سەدر بکەن بۆ ئەوەی کەەوە باوەڕ بە سەدر بکەن کە بەشداری لە حکوومەتی داهاتوو بکات وێڕای ئەوەی کە سەدر لە پەرلەمان کشاتەوە پەرلەمانتارەکانی دەستیان لە کارکێشەوەتەوە لە پەرلەماندا بۆیە ڕەنگە بەشدارێکی کارا هەبێت لە قۆناغی داهاتوو لەلایەن ڕوتی سەدرەوە پێشمان وانیەکەوە ئەو کاتێکەوە بەڕێز موقتەدا سەدر دەزانێت کەەوە دۆخەکە مەترسیدارە و ناشەوێتکەوە وڵات بەرەو قۆناغێکی دیکەی مەترسیداردا ببات بۆ ئەوەی کەەوە ڕوبڕووی کێشەی دیکە نەبێتەوە بەڕاشکاوی دەڵێم ئەجێندای دەرەچی ڕەنگە پرۆسەی سیاتی زیاتر و زیاتر پەک بخات و پێکێنانی حکوومەتی زیاتر پەک بخات بۆیە پێمان وایە لایەنە سیاسەکان هەمویان دەزاننکەوە قۆناغەکە زۆر مەترسیدارە عێراق بە قۆناغێکی سەختدا تێپەڕ دەبێت ناوچەکەش لە هەمان کاتدا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغێکی سەختدا تێپەڕ دەبێت بابەتی جەنگی ئۆکرانیا لێکەوتەی زیاتری دەبێت بۆیە بابەتی هێرشەکانی ناکۆچەکانی نێوان ئێران و ئیسرائیل ئەمە دوورین لە عێراق بۆیە دۆخەکە لە ناوچەکەدا مەترسیدارە ئەمە لە نەخسیانسەکان ناچار دەکات و ڕوتی سەدرش ناچار دەکاتەوە هەست بەم لێتەگەیشتن بۆ دۆخەکە بکەن کە ڕەنگە لە حکوومەت بەشداری بکەن ئەگەر چی لە دەرەوەی پەرلەمان بن ئەگەر هاتوو لەسەر کارنامەیەکی هاوبەشدا ڕێک بکەون ئەویش حکوومەتێک بێ حکوومەتێکی خزمەت گوزار بێ کە بتوانێت کێشەکان چارەسەر بکات ڕێکەوتنەکان جێبەجێ بکات ئەو ڕێکەوتنانێکە واژۆ کراون بۆ نمونە ئەو ڕێکەوتنانی لەگەڵ بابەتی هێرشەکانی تورکیا چارەسەر بکات ئەمان هەمووی بەڕاستی پێشنیاز کراون یاخۆتن دۆسەی نەوت لە نێو هەرێمە کوردستان و حکوومەتی فێدرالی ڕەنگە چارەسەر بکات لە قۆناغی داهاتوودا بەڕێکەوتن بێت یاخۆت بە دەرچوونی یاساک بێت لە پەرلەمانی عێراقدا بۆیە ئەم دۆسەیە لە نێو هەردوولادا بە یاساڕێک بخرێت. بەڕێز ڕیاز و حێلی چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت.